بەڵام گرنگەوەی ئەم سیراعە بۆ چێیە؟ ئەم سیراعە چێئی با بەڕێوە چۆنە؟ بەردەوام خۆشەویستەکەم لە هیچ جەنگیەکانە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ژمارەی زۆر بێ لەو شوێنی ژمارەی زۆرە جێشەکە ئەگەر کاتیش بێ ئەشکێت وەیەومە حونەینین ئید ئاعجەبەتکم کەثرەتکم. بۆیە سروشتی ئەو دینەوایە بەردەوام موسڵمانان کەمینە بوون، بێهێزەکان بوون، فەقیرەکان بوون. بۆچی ئاوا بوون؟ بۆچی دایمە کەم چەک و کەم ژمارە بوون؟ بۆ ئەوەی کە خوای گەورە بیسەلمێنێ کە تەنیا خۆی لە پشت ئەم قووەتەوەیە، خۆی سەریانە خات. ئەگەنا بە ئەسباب سەر ناکەون. ئەسبابەکەیان ئەوەیە کە سببێ بگرن بیانگەێنێتە پەروەردگار إن الذين تولوا منكم يوم التقى الجمعان إنما استذلهم الشيطان ببعض ما كسبوا. کەواتە بۆچی ئەم بابەتە ئەبێ ئاوا بێت؟ بۆ ئەوەی کە خوای گەورە بیسەلمێنێت هەموو شتەکان بە ئیزنی ئەوە، ناصر ئەوە، جەبار ئەوە، قەهار ئەوە، منتەسیر ئەوە، وە خۆی هەموو بەرز و نزمیەکانە کرد. لەبەرەوە لەمە تێبگەین بڵین کەم من فئەة قەلیلەة غەلەبەت فئەة کەثیرە. هەروە نەخێک بئیذن الله ئەم فئەتەکەمە چۆن ئەتوانێت لە خۆی بەرزتر و گەورەتر بشکێنێ؟ تەنها بە ئیزنی پەروەردگارە. بۆیە خۆشەویستەکانم ئەمە بەلامانەوە سیر نەبێ. ئێستاکەنە ئەبینیت کۆمەڵێک خەڵک لە شوێنی زۆر سەختانین، لە شاخانین، لە دار و درەختێک و لە دارستانێکی گەورەیانین خەڵگنیان دۆزێتەوە. سوبحان الله ئەرزێکی مەکشوف چەند سەد کیلۆمەترێک تێناپەڕێ، هەر چوار دەوریان تەوق کراوە، ئەو لای ئاوە، ئەم لاش دوژمنەکانیان تەوقیان کردوون و دەرگایان لەسەر داخستون. وظنوا أن لا ملجأ من الله إلا إليه. هەستیان کرد هیچ پەنایەکیان نێ پەنای خوا نەبێ، تەنها دەرگای ئاسمانیان لێ کراوەتەوە، هیچ شتێک بەڕوویانە نەکراوەتەوە. لەگەڵ ئەوەشا دژمنی دنیا و زلهێزەکانی دنیای لەسەر کۆبووەتەوە. اینجا خوای گەورە پشتی گرت و نێعاڵێ بکەون بۆی کە بیسەلمێنێ. ئەمە یەکێکە لە کەراماتی عەسر، ئەمە یەکێکە لەو نیشانانەی کە خوای گەورە پیشانی مەخلوقاتێدا کە ئەگەرمانە لە ئەشکەوت و لە شاخێکا و لە شوێنێکی سەختا بوونیان و کە دەستیان پێ ناگات بەمانە. سبحان الله خەڵکێ بێت بچێتە ژێر ئەرزەوە، تۆ لەسەر ئەرزەکەی بیت، بتوانی بە غاز بیخنکێنی، بتوانی بە ئاو بیخنکێنی، بتوانی بە ناپاڵم، بتوانی هەر دەرگاکانی لێدا بخەیت لە ژوورەوە لە برسا و لە تیونیا بیکوژیت. بەڵام ئەمە خاوەن هەیە، خاوەن خۆ لەوانەیە خەڵکێکیان لێ شەهید بێ، خۆ لەوانەیە خوای گەورە خەڵکێکیان لێ هەڵبژێرێ وەیەتەخیذ منکم شوهەدا، لیان هەڵبژێرێ. بەڵام لە ئەخیرا خۆشەویستەکەم چێ ئەیباتەوە؟ ئەو کەسە ئیباتەوە کە خوای گەورە سەرێخ. ولقد سبقت كلمتنا لعبادنا المرسلين إنهم لهم المنصورون وإن جندنا لهم الغالبون. أبي أم جند سركبه بلا ما بي بو خوابن إن تنصروا الله ينصركم ويثبت أقدامكم. هركاتي خواتان سر خست، خواتان سر نخست، قوميتان سر نخست، قصي خواتان سر نخست، تجارتان سر نخست، مصلحتي خواتان لبيش دانا نابو. نتانو لپێناوی خاک و ئاوا شەڕەکەین، تان لە پێناوی خوای گەورەیە ئەجەنگین. ئەو کاتە خوای گەورەیە بەدەمتانەوە.